یادی مەولودی پێغەمبەرە صلی الله عليه وسلم تۆ خۆتان نەزانی تر یادی مەولودی پێغەمبەر چییە؟ وانە تەنها مەولود خوێندنەوەیە وتارە وتاری مامۆستایانی ئاینیە وتاری ئیمام و خەتیبی مزگەوت و تەچەی شێخ ئیسماعیلی ولیانیە ئەمە مەراسیمەکەی بەم شێوەیە بەڕێوەچێت بەڵام ئەوەی کە زۆر گرنگە هەموو پێکاتەکان لێرە کۆبێتەوە ئەنی لە کەرکووکە بڕوا ناکەم هیچ مزگەوت و تەچێتر وەک ئێرە کۆکەرەوەی ئەو پێکاتانە بێ الحەمدولله بەڵێ چۆن ئەمە نەریتێکی ساڵانە لە نیوەڕواناکرا بەڵام ئەم ساڵ بەڵێ ئەم ساڵ لەبەرەوەی خۆتان نەزانن دنیا گەرمە و هاوینە کە خسمانە ئێوارەکەیمان پێ باشتر بوو بەڵێ هەموو لایەک دێت هەرچی الحەمدولله خەڵکی منطقەکە خەڵکێکی باشن خەڵکێکی بێتواناشن ئەو ئیمکانێتیان نییە بەس ئێمە لای ئێمە کێشە خواردنەکە نییە لای ئێمە گرنگەوەیە کۆکەرەوەی هەموو پێکاتەکان بێ ئەو بۆ ئێمە گرنگترە ئەبێ خۆتان نەزانن کەرکووک شاری پێکەوە ژیانە کەرکووک شاری ئاشتی و برایەتیە بۆ ئێمە گرنگە ئەم نەوع موناسەباتانە دایمەن برایەتی و ئاشتی و تەبایی پتەوترەکە لە بینمانە قسەی کۆتایی ڤار دەیکات.